چۆنن باشن هیوادارم هەمیشە باشن ناڵا عزیزەکان ئەمڕۆ لە یەکێک لە قوتابخانەکانی شاری سلێمانی هاتووین کۆمەڵێک گفتوگۆ بکەین لەگەڵە مناڵە عزیزانەیە ئەمان لەوێ قسەیان لەگەڵا بکەین لەسەر شێوازی چوونیان بۆ قوتابخانە بزانین بە چ شێوازێک بەڕێگایە ڕۆن هەروەها پابەندی یاساکانی هاتوو چۆن بزانین لە ناو پاسەکانە چۆن دانیشن چیەکەن و چی ناکەن هاوڕەکانیان بێزارەکەن با گفتوگۆکان لەگەڵەوانە بەردەوام بکەین فەرموون چۆنی؟ باش باشی؟ ناو چییە؟ ئەنەس کاکە ئەنەس لە پۆلی چەنی؟ سێ لە پۆلی سێ حەزت لە قوتابخانەی ئەنەس؟ باشە ئەنەس تۆ بەچی بۆ قوتابخانە؟ بە پێ یان بە پاس؟ بە پێ باشە ئەنەس تۆ کەی بۆ قوتابخانە بەسەر شۆسەیە ڕوویان بەسەر شەقامەکەیە؟ بەسەر چییە؟ بۆچی بەسەر شۆسەیە بێ بڕۆی؟ لەبەرەوەی ئۆتۆمبیل بێزار نەکەی لەبەرەوەی ئۆتۆمبیل لە ئێمە نەیە وایە شەقامەکان موڵکی مرۆڤە بەڵام شەقامەکان موڵکی ئۆتۆمبیلە بەڵام شۆستەکان موڵکی مرۆڤە وایە ئێمە کە هاتوچووەکەین نابێ کەسانی چواردەورمان بێزارکەین نابێ خەڵکی سەر شەقام بێزارکەین ئەبێ بە پیادە بە عەقڵی بڕۆین باشە؟ ئافەرین هەر بشی یەک چەپڕێک قایمی بۆ لێ بە چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ باڤین؟ بەڵێ یەوەر لەو ناوە خۆشە کاکە باڤین؟ بەڵێ لە پۆلی چەنی؟ سێ لە پۆلی سێ ئافەرین باڤین جان باڤین باشە تۆ بەچی هاتوچۆی قوتابخانەکەی؟ بە پاس بە پاس هەدی پێم بڵێ لە پاسەکەیە چۆن دانیشی؟ بە عەقڵی دانیشم قسە ناکەم کابراکە ئیسعاز ناکەم واتە کاکی شۆفێر؟ بەڵێ ئەی باشە پەنجەرەکەکەیتەوە ئاوا خۆ بەریتە دەرەوە ئەوە ئەواکەی؟ نابێ مناڵان وا بکەن وایە؟ ئەو کارێکی ڕاستیان هەڵەیە ئافەرین ئێزای گۆرانێکم بۆ بڵێ؟ بەڵێ ئادی گۆرانێکم بۆ بڵێ ئاڵای ئێمە قەشەنگە دڵگیر و ڕەنگە و ڕەنگە ئاڵای ئێمە قەشەنگە دڵگیر و ڕەنگە و ڕەنگە سوور و ساز و سپیرزە خاوێن وەک دڵمان دەگەر سوور و ساز و سپیرزە خاوێن وەک دڵمان بێگەر سوور خوێنی باپیرانە ڕەنجی ڕابردوومانە سوور خوێنی باپیرانە ڕەنجی ڕابردوومانە سەوەسی وای دڵانە ئاوەدانی و ژیانە سەوەسی وای دڵانە ئاوەدانی و ژیانە سپی یا ڕێگەی ئاشتی بۆ کوردستان بەگشتی سپی یا ڕێگەی ئاشتی بۆ کوردستان بەگشتی زەرد هەتاوی ڕۆژینێ ڕابرد لە خاو شارودێ زەرد هەتاوی ڕۆژینێ ڕابرد لە خاو شارودێ ئافەرین ئەمە لە چۆ فێر بووی؟ لە مامۆسای مۆسیقا ئەی ئافەرین هەر بژی مامۆسای مۆسیقا هەر بژی تۆش هەدی یەک چەپڵێ بێزی بۆ لێ بەر زۆر سپاس چۆنی؟ باشم باشی؟ یاوار سەیری و چاوە جوانانەی کە ناوە چییە؟ پەروە باشە لە پۆلی چەنی؟ لە پۆلی سێ ئەدی پەروە چ گۆرانیەکە زانی بۆ من بڵێ؟ قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و هۆشە دەیپارێزم باخچەکەی دەرگا شوشە و پەنجەرەی قوتابخانە گشتکاتێ ڕووناکیمان ئەداتێ قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و هۆشە حەزت لە قوتابخانەیە؟ بەڵێ بۆچی؟
ئەخیر فێری شتمانەکانی ڕووناکیمانەداتێ فێری زانستمانەکە وایە ئافرین هەر بژیت یەک چەمرەکانی بۆ لێبە هەر بژیت ئەوڕێکە سپاس چۆنی باشم باشی والله ناو چییە ترێ ڕەشیاسپی ڕەش تۆ ترێ ڕەشە خۆی والله ترێ سوودی زۆر زۆرە زانی والله زۆر ڤیتامینی باشی تایە ترێ ڕەش بۆ خوێنمان باشە وایە ئافرین هیچ قژیاوە بەدوانی بۆ بەستی دایکم ئەدی تۆش قژی منەتوانی بەدوانی بەستی ئەدی بۆ بکە بە پرێت نازانی ئەی ئەڵێ نازانم دە باشە خۆ فێرکە بۆی جارێکی تر کاتمەوە ئاوا قژی منیش وەکو قژی خۆ جوان بەستی باشە باشە ترێ تۆ بەچی هاتوو تۆ قوتابخانەکەی بەپێ بەپێ باشە بەسەر شەقامەکان ئاڕۆی نەخێر ئەی بەسەر شەستەکە بۆچی بۆی سەیارە لێمانەیە سیارە لێمان نێ و زیانمان پێ نەگا وایە بەڵێ. ئەی ئەفەرین ترێجان ئەبێ ئەو مناڵانە شکا بینی و بەسەر شەقاما ڕۆن پێیان بڵێ نابێ بەسەر شەقاما بڕۆن پێویستە بەسەر شۆستە بڕۆن باشە یەک چە بڵێ بێزی بۆ لێبەر چۆنی باشم باشی وەڵا باش ناو چییە دارۆ دارۆ کاکە دارۆ لە پۆلی چەندی سێمی بنەڕەتی سێمی بنەڕەتی حەزەکەی بچی بۆ چوارەمی بنەڕەتی بەڵێ بۆچی لەبەرەوەی خۆناخێکی تری قوتابخانە قوتابخانە چی لێکەی ئەبڕی ئەچیتە خۆناخێکی بەرزتر وایە بەڵێ باشە پێم بڵێ تۆ بەچی هاتوو چۆ قوتابخانەکەی بەپێ بەپێ ماڵتان دوورە لە قوتابخانەکەەوە بەڵێ باشە چۆن هاتوو چۆکەی بەسەر شەقامەکانە بەسەر شۆستەکەیە ئەڕۆ باشە ئەگەر بەسەر شەقامە پەڕیتەوە بینی و ترافیک لایتەکە هی پیادەکان سەوزە تۆ ئەبێ بۆ سیام بڕۆی سەوز نیشانەی چییە؟ ڕۆیشتن ڕۆیشتێن ئافرین ئەی کە سوور بوو ئەبێ چی بکەین؟ ئەبێ بۆ سیات تاوەکو ئەبێ بە سەوز ئافرینە تاوەکو بێ بە زۆر زۆر باشە پێویستە مناڵان ئەو ڕێنماییانە بزان و جێبەجێ بکەن باشە؟ باش ئافرین هەر بژیت ئەدی یەک چەپڵێ قایمی بۆ لێبەر چۆنی؟ باشم باشی؟ خۆش ناو چییە؟ ئەحمەد کاکە ئەحمەد هاوڕێی خۆمە وایە؟ ئەحمەد لە پۆلی چەندی؟ سێ لە پۆلی سێی ئەحمەد حەزت لە سێوە؟ بەڵێ باشە پۆلی سێ لەگەڵ میوەی سێ و چ شتێکیان وەکو یەکە؟ سێ ئافرین هەردووکیان پیتی سێتیایە وایە؟ بەڵێ ئافرین باشە پێم بڵێ تۆ میوە خۆی بەڵێ حەزت لە چ میوەیەکە زۆر؟ سێو سێوی سووریا سەوز 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 ئافرین ڤیتامینی زۆر باشی تایە بیخۆ بە ئەوە بەردەوام باش بی لەوانەکان تا باش بی مێشکە بەهێز بێ باشە؟ ئافرین هەر بژیت هەر یەک چەپڵێ قایمی بۆ لێبەر دەست خۆش هاوڕێکەم سوپاس چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ شاتوو ئەی هەوارکە خۆشەکەی خۆی دەماوەکە شاتوو تۆ شاتووە خۆی؟ زۆر زۆر خۆشە زانی؟ ئافرین شاتوو لە پۆلی چەندی؟ لە پۆلی سێ ئافرین شاتوو باشە تۆ لەگەڵ چی هاتوو چۆی قوتابخانەکەی؟ لەگەڵ هاوڕێکانمە لەگەڵ هاوڕێکانتە بەڕاکردنیە بۆ قوتابخانەیان بە هێواشی بێواشی ئەی بەسەر شۆستەکان ئاڕۆنیان بەسەر شەقامە بەسەر شۆستەکانە بۆچی؟ لەبەرەوەی سایە لێمان نەیە ئافرین باشە شەقامەکان مافی ئەوەیە کە ئێمە بەسەریان بڕۆینیان ئۆتۆمبیل ئۆتۆمبیل ئافرین هەر بژی هەرگیز نەکەی بەسەر شەقامە بڕۆی باشە؟ دواتر ڕەنگە ڕووداوی هاتوچۆ دروست بێ ڕەنگە ئازارمان پێ بگا وایە؟ ئافرین هەندی یەک چەپڵێ قایمی بۆ لێبەر هەر بژی کەس بۆ چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ لیرە؟ ئافرین لیرە خان لیرە لە پۆلی چەندی؟ لە پۆلی سێ لیرە بەچی هاتوو چۆ قوتابخانەکەی؟ بە پاس ئەدی بۆم بگێڕەوە بزانم هەرهاریەکەی لە ناو پاسەکەیە یان بە عەقڵی دانیشی؟ بە عەقڵی دانیشم بۆچی؟ چکە بۆی کامرەی پاسەکەی حەز دەکەم پیاوی پاسەکە واتە شۆفێرەکە وایە؟ باشە خیشەکە لە ناو پاسەکەیە؟ بۆچی؟
لەبەرەوەی کەسمان بێزار نەبین و تووشی سەرێشە نەبین وایە؟ تۆ حەزت لە قوتابخانەیە؟ کە بۆ زانین هێلانەیە وایە؟ ئافرین هەدی یەک چەپ لێ بێزی بۆ لێبەر ئافرین چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ یامور یامور ئەزانی تۆش وەکو ترێقژە جوان بەستووە؟ باشەوە بەردەوام گرنگی بە پاک و خەوێنی؟ ئافرین باشە یامور تۆ بەچی هاتوچۆی قوتابخانەکەی؟ بە پاس باشە حەزەکەی ئۆتۆمبیلی قوتابیان بە خێرایی بڕوایان بە هێواشی؟ بۆچی؟ لەبەرەوە ساری ئافرین لەبەرەوەی تووشی ڕووداوی هاتوو چۆن نەبێ وایە؟ باشە ئەی پێم بڵێ کاتێک کە ترافلایت سوور بوو ئێمە پێویستە بۆسین یان بڕۆین؟ ئەبێ بۆستی ئافرین ئەبێ ئێمە بۆسین بۆ ئەوەی ڕووداوی هاتوو چۆ دروست نەبێ وایە؟ ئافرین هەدی یەک چەپ ڕێقامی بۆ لێبەر هەربشی دەست خۆش چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ تینا لە پۆلی چەندی؟ لە پۆلی سێ ئافرین تینا پۆلی سێ باشتریان پۆلی چوار پۆلی سێ بەرزتریان پۆلی چوار پۆلی چوار قۆناغێکی بەرزترە وایە؟ باشە تۆ حەزەکەی بچیتە پۆلی چوار؟ باشە ئەگەر حەزکەی تەوێ بچیتە پۆلی چوار ئەبێ چی بکەین؟ ئەبێ کۆششکەی ئەبێ وانەکانمان بە باشی بخوێنی ئەبێ بە باشی گوێ لە مامۆساکانمان بگرین نابێ یاری بە تابلێت و بە مۆبایل و شتانە بکەین وایە؟ باشە تۆ یاری بە تابلێت و شتەکەی؟ چونکە مۆبایل و ئایپادم نییە ئافرین زۆر باشە مناڵان لە بری ئەوەی کە گرنگی بە تابلێت و شتانە بە نەبێت چی بکەن وانەکانیان بخوێنن سەیری فلم کارتۆن کە سەیری ئەو شتانە بکەن باشە؟ ئافرین ئادی یەک چەپ ڕێقامی بۆ لێبەر هەربشی دەست خۆش چۆنی؟ باشم زیتەڵە ئەی هاوار کە خۆشاوە کە مناڵانە بینم بە باشی ناوت چی بوو؟ هانا؟ بڵێ کاکە هانا لە پۆلی چەندی؟ لە پۆلی سێ ئەی باشە تۆ ئەوە بەردەوام بە پاک و خاوێنی بۆ قوتابخانە؟ بۆچی؟ لەبەرەوەی تووشی نەخۆشی نەبین ئافرین تووشی نەخۆشی نەبین دواتر بۆنی ناخۆش نەچێت بەسەر مامۆسا و هاوڕێکانمانە پێویستە ئێمە بە پاک و خاوێنی بین و زوو خۆمان بشۆین وایە؟ ئافرین ئەدی گۆرانێکم بۆ بڵێ هانا؟ لە سەرەتای ساڵە براکانم خوشکەکان هاوڕێ خۆشەویستەکانم دەرگای مەکتەب کرایەوە پشووی ئاوین بڕایەوە جا نەوەڕێی قوتابخانەیە کە بۆ زانین هێلانەیە جا بە یەکتر شاد دەبینەوە ڕێگەی خوێندن دەگرینەوە ئافرین هەربشی یەک چەپ ڕێقامی بۆ لێبەر دەست خۆش چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ ئارینا گیان لە پۆلی چەندی؟ ئارینا تۆ سەیری ماوەی مناڵانی کورساتەکەی؟ باشە سوودت لێ بینیوە؟ سەیری فلم کارتۆنەکانەکەی؟ ئافرین ئارینا ئێمە هەموو ڕۆژێ سەعات 5 هەتا 6 ماوەی مناڵانی کورسات بەرنامەی زۆر خۆشی هەیە فلم کارتۆنی زۆر بەسوودی هەیە ئەلف بێمان هەیە ئەلف بێ بۆ ئەو مناڵانەی کە لە قۆناغی یەکن ئەتوانن سوودێکی باشی لێ ببینن بە شێوەزاری کرمانجی هەمانە هەروەها بە شێوەزاری سۆرانی شەمانە پێویستە مناڵان سەیری بکەن و سوودی لێ ببینن باشە؟ تۆش بە هاوڕێکانێ بڵێ بەردەوام سەیری شاشەی کورساتکەن بۆ ئەوەی سوود لە بەرنامەکانی ببینن تەواری هاوڕێن بەرنامەیە منە خۆشیەیە باشە؟ ئافرین ئادی یەک چەپ ڕێقامی بۆ لێبەر هەربشی چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ محەممەد لە پۆلی چەندی؟ ئافرین لە پۆلی سێ محەممەد بەچی هاتوچۆی قوتابخانەکەی؟ بە پێ؟ باشە بەسەر شۆسەیە ڕویان بەسەر شەقامە؟ شۆستە ئافرین لەبەر ئەوەی شۆستە ئۆتۆمبیلی پیان ناڕوە وایە؟ بۆیە ئەبێ ئاگاداری خۆمان بین کە ئۆتۆمبیل لێمان نەیە وایە؟ ئافرین بەڕاکردنیش نەی بۆ قوتابخانە باشە؟ بێواشی بین بۆ مەکتەب ئەبێ بە هێواشی بین بۆچی؟ بۆ ئەوەی نەکەوین و زیانمان پێ نەگا وایە؟ ئەدی یەک چەپ ڕێقامی بۆ کاک محەممەد هەربشی محەممەد گیان دەست خۆش چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ محەممەد ئەویش ناوی محەممەدە وایە؟ ئێوە هاوڕێ یەکترین؟ محەممەد بەچی هاتوچۆی قوتابخانەکەی؟ بە پێ لەگەڵ ئەم محەممەدەیە؟ دەستی یەکتری ئەگرن؟
دەست یەکتری ناگرن ئەبێ دەستی یەکتری بگرن ئەگەر زانیتان شەقامەکە ئۆتۆمبیلی لێ نابێ بەسەر شەقامەکەی بڕۆن باشە ئەگەر ویستان بپەڕنەوە ئەبێ چاوەڕێکەن تا چییە بێ هەتا ئۆتۆمبیلەکە ئەڕوا هەتا ئۆتۆمبیلەکە ئەڕوا دوایەوە چی بکەی دوای ئەوان بەسەری هێڵی پەڕینەوەیە ئەبێ بپەڕیتەوە وایە ئافرین ئەدی یەک چە بڵێ بەهێز بۆ کاکە محەممەد هەربشی چۆنی باشم باشی بەڵێ ناوت چییە پەریا پەریا ئەی هاوار پەریا تۆ ئەوە گرنگی بە پاک و خاوێنی هەموو ڕۆژێ ئەوە بۆ پاک و خاوێنی بۆ قوتابخانە ئەی باشە خۆشە مناڵکەیە بۆ ئێرە پۆشاکەکانی پیس بێ سەر و قژی ئاوا بژبوو بێتەوە بۆچی لەبەرەوەی خۆشە هەمیشە پاک و خاوێن بین بۆنێکی خۆشمان لێبێ مامۆسا زیاتر گرنگیمان پێەیە مامۆسا زیاتر حەزەکە هەڵس و کەوتمان لەگەڵاکە وایە پەریا ئەزای گۆرانی بۆ بڵێ دێ یەک و دوو ڕابە دوو سێ و چوار بکە غار پێنج و شەش گولاگەش هەفت و هەشت چوومە گەشت نەهودە خوێندنگە ئەفەرین یەک چە بڵێ بێزی بۆ لێبە هەر بشی نەخۆش پەریاکە چۆنی باشم باشی ناو چییە ئەلین 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 لە پۆلی چەندی سێ لە پۆلی سێ ئەلین بەچیات و قوتابخانە بەتا بەپا باشە لەگەڵ کیا هاتوچۆکەی لەگەڵ هاوڕێکانم هاوڕێ و زۆرە بەڵێ باشە بەڕاکردن نیە نیەوە نە قیشە قیشەکە لە کۆڵانەکانە بۆچی بۆی لەبەرەوەی خەڵک بێزار نەکەین وایە نابێ بەڕاکردن بڕۆی لەبەرەوەی ڕەنگە ڕووداوێکی هاتوچۆ دروست بێ لەوانەیە بکەوین و زیانمان پێ بکە وایە ئافرین هەر بژین ئەدی یەک چەپڕێک قایمی بۆ لێبە هەر بژین چۆنی باشم باشی ناو چییە دیدار دیدار کاکە دیدار لە پۆلی چەندی سێ لە پۆلی سێ ئافرین دیدار حەزی لە قوتابخانەیە بەڵێ بۆچی چکە قوتابخانە فێری شتێکمانەکە فێری زانست و زانیاری و نووسین و خوێندن و خوێنەواریمانەکە وایە بەڵێ باشە تۆ بەچی هاتوچۆی قوتابخانەکەی بەپاس بەپاس باشە شۆفێرەکە تا خێرا لێ خوڕیان بە هێواشی بە هێواشی ئەی باشە ئێوە جامی ئۆتۆمبیلەکەکەنەوە خۆتان بەرنە دەرەوە من ئەگەر بیکەمەوە زۆر بەکەم یەکەمەوە بۆچی یەکیتەوە بۆی نەکەومە خوارەوە بۆ هەوا گۆرچەیەکیتەوە بەڵێ باشە نابێ جامی ئۆتۆمبیلەکە بۆی بکەیتەوە خۆ بەریتە دەرەوە سەیری ئەم لا ئەو لا بکەی سەر ئاوا لێ بکەی باشە ئافرین یەک چەپڕێک قایمی بۆ لێبە هەر بژی بەس چۆنی باش باشی باش ناو چییە داستان داستان ئافرین بۆ هیوایەم داستانێکی باش تۆمارکەی لە قوتابخانە باشە باش داستان لە پۆلی چەندی سێ لە پۆلی سێ ماڵتان دوورە لە قوتابخانەوە بەڵێ بەچی هاتوچۆکی پێ بە پێ باشە بەسەر شۆستەیە ڕۆییان بەسەر شەقامەکەیە بەسەر شۆستەیە بۆچی لەبەرەوەی ساری لێمان نەدا ئافرین لەبەرەوەی سیارە لێمان نەدا لەبەرەوەی شۆستەکان مڵکی مرۆڤە بەڵام شەقامەکان مڵکی چییە سیارە ئۆتۆمبیل وایە ئافرین هەر بژین ئەدی یەک چەپڵێ بەهێزی بۆ لێبەر دەست خۆش چۆنی باشم باشی بەڵێ ناوت چییە دانیار دانیار بەڵێ ئافرین دانیار ئەدی تۆ بووی گۆرانی وەزانی ئەدی گۆرانێکم بۆ بڵێ پەرتوکی خۆ دەربێنە وریا بە مای دڕانە ناوی خوتای لەبێنە پیتی و شێ بخوێنە کەبی ڕسکی بە وشە ئەوە ئایندە و کۆشە کە شۆکی بڕستە ئەوە هیوا من بەستە ئافرین ئەو تۆ ئەوە حەزی لە هۆراوە شتە گرنگی بی ئەبێ بەردەوام شانی باش لە مەرگەی بۆ ئەوەی لە پاشە ڕۆژە سوودی لێ بینی باشە ئافرین یەک چەپڵێ بەهێزی بۆ لێبەر هەر بژی چۆنی باشی ناو چییە لێوان لێوان ئافرین لێوانجان لێوان ئەو وێنەی چییە لە سەر بلوزەکەەوە وێنەی زەلامە وێنەی دوو مناڵی جوانە وایە بەڵێ وەکو تۆ یەکی جا وەکو قژی تۆ قژی وەکو قژی تۆ بەستووە زانی بەڵێ باشە تۆ هاوڕێوەیە بەڵێ کێ هاوڕێکەوە نای پەریایە پەریا بێکەوە توێ قوتابخانەکەن نەخێن ماڵی ئێمەوە دوورە ماڵێ لە ماڵی ئێوە دوورە باشە ئافرین ئادی لێوان گۆرانێکی خۆشم بۆ بڵێ یەک و دوو ڕاوە زوو سێ و چوار بکە خار پێنج و شەش گولاگەش نەبوودا خوێندنگە ئافرین ئەمە تۆ ئەم شتانە لەکوێوە فێر بووی لێوان لە ڕۆزەوە فێر بووم
الروزة يعني تقول الروزة بوي بلى. حزن الروزة يا بەڵێ عفرين هربشي هذه الشبرة خايدي بولي بقى هربشي شوني باشە ماشي ناوتشيا زیدان زيدان بەڵێ اي زي من ناوتشيا بەڵێ تي ناو زیتیان دەڵێ زيت الله عفرين زيدان وزيت الله ببين باوريه بەڵێ حەزەکەی بەڵێ. دەباشە کەواتە هەموو ڕۆژێ سعات 5 تا 6 ئێوارە سەیری ماوەی مناڵانی کورساتکە باشە فلم کارتۆنیەوە نەخۆشمانەیە بەرنامەی زۆر خۆش و سوودبەخشمانەیە باشە ئافەری زیدان باشە تۆ حەزت لە قوتابخانەیە بەڵێ بۆچی حەزت لێ بڕێ فێریشتمانە ئافەری ئەی بەیانیاکەی بۆ قوتابخانە بە چیە بە سیارە بە سیارە باشە هەرهاریەکەی لە ناو سیارەکەیە نەخێ ئەی چۆن دانیشی بە عەقڵی بەڵێ. بۆچی پێویستە بە مناڵان بە عەقڵی دانیشن لەبەرەوەی خەڵکەکەی سەحاج نەکەن ئەفەرین پێویستە خەڵکی سەعات نەکەی پێویستە خۆشمان بێزار نەکەی چونکە بە هەرەهەری ئیلاکەی وایە بەڵێ. ئەفەرین یەک چەمڵێک قایمی بۆ لێبەر چۆنی باشە باشی بەڵێ. ناوت چییە سینا سینا ئەفەرین کاکە سینا لە پۆلی چەندی سێ سینا هەوڕێ زۆرە لە قوتابخانە بەڵێ. هەوڕێیەکی کێیەکەی زۆر وەڵای خزم لەگەڵ کیا هاتوو چۆ قوتابخانەکەی یەی توەڕێتەوە حاڵە باشە باقلیە ڕۆنەوە یان دەنگەکەن و ڕاکردنەکەن لە کۆڵانەکانە بۆچی پێویستە مناڵان بە بێدەنگی و باقلیات و چۆ بکەن لەبەرەوەی هەر بخۆی باشە ئەفەریە هەر بژی باشە سینازایی گۆرانێکم بۆ بڵێ دەی قوتابخانە چە خۆشە ئەمەڵمانی بیرە هۆشە دەیپارێزم ماسەکەی فرگا شوشە پەنجەری قوتابخانە گشکادە ناشیمان ئەداتێ. جا فێمان دەکا پیتێ ئەفەرین هەر بژی ئەو بەردەوام شعری خۆش لەبەرکە باشە ئەدیە چە بڵێ قەمی بۆ لەبەر هەر بژی دەست چۆنی باشە باشی باش. ناوت چییە هەرژین هەرژین لە پۆلی چەندی سێ لە پۆلی سێ لەوانەکان تا باشی هەرژین بەڵێ حەزت لە چوانێکە زۆر ئینگلیزی ئینگلیزی حەزت لە زمانی ئینگلیزیە بەڵێ. ئەی هەوڵی بۆی فێربی بەڵێ. ئافەرین پێویستە مناڵان ئەوە گرنگی بن بە زمانەکانی تر بۆ ئەوەی شارەزاییان هەبێ باشە ئافەرین هەرژین ئەزانی گۆرانی بۆ بڵێ بەڵێ. ئادی خەڵکی ئەم کوردستانم نەوەی ئەم خاکە نەوەی ئەم زێدە جوانم خەڵکی ئەم کوردستانم نەوەی ئەم زێدە جوانم بیرێتەوە ئەیاوار چۆنە بێ بیرێتێتەوە کێشە نییە منیش هاوڕێم هەیە کە زوو ئاوەشتی بیرێتێتەوە کوڕە منیش جاری وایە خۆم شتم بیرێتێتەوە زانی ئەفەرین کوڕە تۆ مناڵێکی زۆر ژیری ئەدیە چۆم لێ خایمی بۆ لێبە هەر بسی دەست خۆشەر ژیریە سپاس چۆنی هاوڕێکە باشم باشی بەڵێ. ناوت چییە نام لیایە لیا ئەوە پۆشاکی چییە لەبەرتە وەرزش ئەمڕۆ وەرزشتان نەبوو بەڵێ. حەزت لە وەرزشە بەڵێ. حەزت لە چ وەرزشێکە زۆر بالە یان باسکە بالە بالە زۆر خۆشە زانی بەڵێ. ئافەری گۆرانیە زانی بەڵێ. ئەدی گۆرانێکم بۆ بڵێ ئاڵای ئێمە قەشەنگە دڵگیر و ڕەنگە ڕەنگە ئاڵای ئێمە قەشەنگە، قەشەنگە دڵگیر و ڕەنگە ڕەنگە سوور و سەز و سپیزەر خاوێن وەک دڵمان بێگەر سوور و سەز و سپیزەر خاوێن وەک دڵمان بێگەر سوڕێنی باپیرانە ڕەنجی ڕابردوومانە سوڕێنی توش بیڵێ. ڕەنجی ڕابردوومانە سەوز هیوای دڵانە ئاوەدانی و ژیانە سەوز هیوای دڵانە ئاوەدانی و ژیانە سپیە ئاڕێگەی ئاشتی بۆ کوردستان بەگشتی سپیە ئاڕێگەی ئاشتی بۆ کوردستان بەگشتی زەرد هەتاوی ڕۆژینێ ڕابوون لە خەو شار و دەر زەرد هەتاوی ڕۆژینێ ڕابوون لە خەو شار و دەر ئافەرین ئەدیە چۆم لێ قایمیە بۆ لێبەر هەر بسی دەستا خۆش سپاس بۆ تۆش سپاس چۆنی باشم باشی ناوت چییە سێبەر سێبەر بەڵێ ئافەری کاکە سێبەر مناڵێکی زۆر باشە من دڵنیام ئەمە هاوکاری هەموو هاوڕێکانیەکان لە قوتابخانە وایە وایە. تۆ حەزە بە هاوکاری هاوڕێکانەیە بەڵێ ئافەری سێبەر تۆ بە چی هاتوو چووەکەی بە پاس بە پاس لە پاسەکەیان مناڵەکان هەرەهاریەکەن نە
ئەبێ مناڵان لە پاسە هارەهاری بکەن؟ نا. ئەبێ دەنجام بەرزکەنەوە؟ نا. بۆچی؟ چکە دوای ساق پاسەکە هارە بێ. ساق پاسەکە تووڕە ئەبێ وەنیا؟ دوایی ساق پاسەکە بێزارە بێ، خەڵکی گەڕک بێزارە بێ، هاوڕەکانیشمان بێزارە بن، وایە؟ وایە. ئافەری کاکە سێبەر، ئادی یەک چۆڵێ بێز بۆ سێبەر. جوانی؟ باشم. باشی؟ بەڵێ. سەیری ئەو قژە جوانەی کە ئەڵڵا کە جوانە، ناوت چییە؟ ئایا. ئایا لە پۆلی چەنی؟ سێ. لە پۆلی سێ، ئایا؟ بەڵێ. باشە تۆ بە چیا تو چووەکەی؟ بەپێ. بە پێ، باشە لەگەڵ چیا تو چووەکەی؟ وەڵای لەگەڵ ئامۆزاکانمە. ئامۆزاکانە؟ چەند ئامۆزاوەیە؟ سێ. سێ، بێکەوە هەموو قوتابخانە؟ بەڵێ. هارەهاریەکەن؟ هیچتان؟ بەڵێ. هەمووتان عاقڵن؟ باشە تۆ عاقڵتریان ئامۆزاکان؟ هەر دیپمان. هەردووتان؟ تۆتی ئەمە سیانی؟ وایە؟ یان هەرسێکتان؟ باشە تۆ گۆرانی خۆشترێزایی ئامۆزاکانە؟ من. ئەدی؟ ئاشتی مناڵی پەڕێ گوڵین وەک نەرگیز و سمبولین هەز نەسک و سوان خاوێنی تۆڵی خەندا دەڕوێنی بۆ جیهان گوڵی گەشین خۆشەویستیە بەخشین. ئافرین، ئەدی چەمڵێ قایمی بۆ لێبەر، هەرگیزی دەشتێ. چۆنی؟ باشم. باشی؟ ناوت چییە؟ دەشنێ. دەشنێ خان لە پۆلی چەنی؟ سێ. لە پۆلی سێ، دەشنێ بە چیا تو چووی قوتابخانەکەی؟ بەپا. بەپا؟ بەڵێ. باشە، بەسەر شۆستەکەیە ڕوویان بەسەر شەقامەکەیە؟ بەسەر شۆستەکەیە. بۆچی نابێ بەسەر شەقامەکە مناڵان هاتوو چۆ بکە؟ چونکە سەر لێتەدا. ئافەری تووشی ڕووداوێکی هاتوو چۆی ناخۆشە بین بۆیە پێویستە مناڵان بەکوێ هاتوو چۆ بکەن؟ سەر شۆستە. ئافەرین، هەر بژی ئاگاش لەو مناڵانە بێ کە هاتوو چۆوەکەن لە پێشەوە ڕۆنیان لە دواتەوە ڕۆن ڕێنمایی ئەم بکە بڵێ بەسەر شەقامەکەی ئەمە ڕۆن بەسەر شۆستەیە بڕۆن، باشە؟ ئافەرین، یەکچە بڵێ بەهێز بۆ دەشتێ. هەر بژی. چۆنی؟ باشم. باشی؟ باشم. ناوت چییە؟ محەممەد. محەممەد، محەممەد چەند جوان قژی دایەناوە؟ محەممەدەوە لە ماڵەوە قژاوە دایەنا؟ بەڵێ. چێ فێری کردووی ئەوە خۆ بە پاک و خاوێنی ڕاگریت و قژە بە جوانی دابێنی؟ دایکم. ئافەرین، پێویستە مناڵانەوە هەمیشە گرنگی بەن بە پاک و خاوێنی خۆیان، وایە؟ وایە. باشە، ئافەرین. باشە تۆ هاوڕێ و زۆرە لێرە؟ بەڵێ. بەچی هاتوو چووەکەی لەگەڵ هاوڕێکانتە؟ بەپێ. بە پێ، باشە هەرهاریەکەن لەسەر شۆستە و شەقامەکان؟ نەخێر. ئەیکە ئۆتۆمبیل هەبوو مناڵە بێ بپەڕێتەوە یان نەبێ بۆ سێ؟ ئەبێ بۆستێ. هەتاکەی؟ تا سارە کارڕە. هەتا سیارە ڕۆ و سیارە نابێت دوایی چی بکەیت؟ دوای ئەڕێنەوە، وایە؟ وایە. ئافەرین، هەتی یەک چەمڵێ بەهێزی بۆ لێبەر. ئەی تۆ چۆنی هاوڕێکەم؟ باشم. باشی؟ ناوت چییە؟ محەممەد. تۆش محەممەد؟ باشە لەم پۆلیا چەند محەممەدی تیا بوو بزانمەزانی؟ چوار. چوار؟ هەر چواریشتان هاوڕێن بێکەوە؟ بەڵێ. ئافەرین، هەر چوارتان بە پێ هاتوو چووەکەن؟ نەوەڵا. ئەی من بە پاس. تۆ بە پاس، تۆ بە پاس و من بە پاس شتی وا بێ؟ چۆن منیش بە پاس هاتوو چووەکەم. محەممەد، باشە پێم بڵێ لە پاسەکەیە جامەکەکەیتەوە؟ جامی ئۆتۆمبیلەکەکەیتەوە ئەوە سەرەبەریتە دەرەوە؟ ئەواکەی؟ ئەی چیەکەی؟ ئەوە بۆ خۆل داخلی ناو پاسەکە دانیشتین. ئەوە باخلی دانیشین، ئەوە پاڵ بینەوە ئەگەر ویسما سەیری دەرۆ بکەیت؟ ئەوە بکەین، وایە؟ نابێ سەربەرینە دەرەوە، نابێ هاوڕێکانمان بێزار بکەینەوە بەبێ دەنجی دانیشین، وایە؟ وایە. ئافەرین، هەتی یەک چەپڵی بەهێز بۆ کاکە محەممەد. دەستوە. مناڵە ئازیزەکان، بەڕاستی ئەمڕۆ زۆر دڵخۆش بووم لەگەڵ مناڵە ئازیزانەیە. کۆمەڵێک گفتگوی زۆر خۆشمان کرد بۆمان دەرکەوت کە مناڵەکان هەموویان پابەندی یاساکانی هاتوو چۆن، هەموویان زۆر بەباشی هاتوو چووەکەن، هیچیان یاساکان ناشکێنن، هەموویان بەپێ ڕێنماییەکانی هاتوو چووەکەن لەگەڵ مناڵەکانی هاوڕێیانە هاوکاری یەکتریەکەن. بەڕاستی من زۆر چێژم لێ بینی، بۆ هیوایەم کە ئێوە سوودتان لە بەرنامەکە بینی بێ، هەتا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ، خوا حافیز هاوڕێکانێ، خواتان لەگەڵ.